سڵاتان لێ بێتون کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم بە شێوەیەکی ڕاستەخۆ لە پرۆگرامێکی نوێیە لەگەڵتانم هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن لەش ساغ بن ئازیزان و خۆشەویستانی ئێمە بۆ ئەمڕۆ میوانەکەم شێوەکارێکە کە پێشتر بێگومان لە هاتوتە پرۆگرامەکەمان وەرە باسمانەکارە هونەرەکانی کردووە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەگەڵمانەیە کە کۆمەڵێک کار و پرۆژەی نوێی هونەری ئامادەیە کە باسی لێکین لە پرۆگرامەکەی بۆ هەروە هەندێک لە کارە تازەکانیشی پیشان ئێوە ئێن لەسەر شاشە ئەو شەوەکار عزیز و خۆشەویستە کا کامەرە قارەداغیە کا کامەرە بەخێربێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم کە جارێکی کە پێکۆ دانیشین وەرە باس لە کار و پرۆژەی هونەری نوێیەکەی زۆر سپاس من زیاتر سپاس تاکەم کا کامەران بێگومان لە ماوەی کەرەنتیکردنا کە بێگومان ماوەیەکی ئیز ئاجووە هەروە هەمومان بێتاقەت بووین لە ماڵەوە نەمە نەزانی چی بکەین بەڵام تۆ وەکو هونەرمەندێکی شێوەکار بەردەوامبی لە کارکردن و هەروە کاری نوێش ئامادە کردووە کە پێشکەشەکەی بە کارمەندانی تەندروستی و هەروە دکتۆرە بەڕێز و مادوورە ناسەکان کە لە ماوەیەدا کاریان کردووە پێم خۆشەکەمێک باس لەو ماوەیە بکەین چەند کارە کردووە و هەروە چەند کارە ئامادەیە بۆەوەی کە دواتر نمایشیکەی لەگەل لەرەکەەوە هەروە لە پێشانگایەکی نوێ زۆر سپاس تاوان ئەو ماوەی کەرنتینەکردە یەکێک بوو لەو ساتە زۆر ناخۆشانی کە هەمومان تووشی فەراغێک بوو نەمانەزانی چۆن تێپەڕێنین خۆشببختانە هونەرمەند بۆ خۆی ماتریاڵێکی ئەتوانێت کاتەکانی پێبرێتە سەر بەڵام من زۆر جابیم لەوە کردۆ کەسانی کە هیچ شتێک نیە پێ مەشغوڵ بن چەند زیاتر تووشی مەلە لە بن من بە درێژایی ئەو ماوەی کە کەرنتینە بووم لە ماڵەوە زیاتر سەرەتای کەرنتینەکردنەکە هەموو ڕۆژێک ناوبۆناو کاریکاتێرێکم دابەزان و ئاماژەیەک بوو بۆیکەوە ئەم ڤایرۆسە تا چەندێک کوشندەی ئەم ڤایرۆس تا چەندێک ترسناکە ڕێگەکانی خۆپاراستن و زۆر جار کاریکاتێرمە کرد لەسەر ئەو کەسانی کە بەتحاڵی بوونێکیان تایە کە ئینکاریان لەبوونی ئەم ڤایرۆسە بۆیە سەرەتا ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆمان گرنگ بوو کە تۆ پەیامێک بگەێنی لە ڕێگەی ڕنگ و لە ڕێگەی هێڵی خۆتەوە بۆیە زۆر جار ئەو شتێک کە لە بەوێنە ئەگەێنرێ لەوانە لە نووسین کاریگەری زیاتر بێ قسەکردن مەبەستم وەنێکە لە قیمەتی نووسین کەمکەمەوە بەڵام زۆرتری وێنەکان زووتر ئەگەن بە تایبەتی جیهانی کاریکاتێر جیهانێکی زۆر فراوانە ئەتوانێت کاری لەسەر بکرێت بەدەر لەوە چەند کارێکی تابلۆشم کێشا بوو و دوکاریش قسەی لەسەرەکەی باشە ئەو چەند کاری کە ئێستا خۆ داماژە پێکرد کە کێشاوتە یەکێک لەو کارانە کە کارێکی گەورەیە کاتابلوێکە کە ئەتوانە بڵم قەبارەشی گەورە پێم خۆشە لە ڕووی قەبار ئەوانەشۆ زانیاریمان پێ بدەیت کە پێشکەشەکەی بە کارمەندانی تەندروستی و هەروە دکتۆرە بەڕێزەکان کە ئەم ماوەیە چەند بە دڵسۆزانە مادوورە ناسانە کاریان کردووە چۆن بیرە لەو کردو کە تابلۆکی وەهاب کێشی کە من تابلۆکەم بینیوە تابلۆکی زۆر جوانە و هەروەها ڕێک لە باناکەی تێگەیدانی پەیامەکەی خۆی گێنێ ئەوە تابلۆکەشە کە لەسەر شاشارە بۆی بینێرانیش ببینن بەڵێ ئەم تابلۆیە هەموو هونەرمەند زۆر گرنگە لە هەموو کاتەکانی ژیانە لە کاتە ئانیەکانە یاخود لەوانەی کە چ سیاست بێ چ ڕۆشنبیری بێ خزمەت بەگەل بکات پێویستە ڕۆڵی هەبێت دیارە ئەم پزیشکانە کە پیانەوترێ لەشکری سپی یاخود هەر ناوێکی جوان کە بە قەبارە و بە باڵای ئەمانە بێت قابلیانە لە پێشەوەی ئەم جەنگان و هیچی کەمتر نییە لەو جەنگەی کە پێشمەرگا لە بەرامبەر داعش ئەیکرد لەوانەیە بڵێم ئەوان دوژمنەکەشیان دیار بوو ئەمان ئەم دژمنەشیان دیار نەبوو کە بەم شێوە دڵسۆزی کاریانە کرد بۆیە شایەنیان بوو کە هونەرمەند بتوانێت چۆن ڕۆڵی خۆی بگەێنێتە ئەم هونەرمەندانە و چۆن پامی بگەێنێتە هونەرمەند ئەم دکتۆرە ئازیزانە ئەوە بوو من بیرم لەوە کردەوە کەوا تابلۆیەک دروستکەم چونکە هونەرمەند ماتیا بەس ئەوەی بەدەستوانی بەس تابلۆ و ڕنگ و هێڵی بەدەستەوە ناتوانانی شتی تر بکەین وە گرنگیشە پەیامی هونەرمەند پەیامی نووسەر پەیامی ڕاگەاندکار وەکەوەی بەڕێسان کە دێژایی کەرنتینە دەورتان هەبووە بیرم لەوە کردەوە کەوا کارێک بکەم بۆ ئەم دکتۆرانە ئەویش هاتم باگراوندی سلێمانیم خستە پشتی دکتۆرەکانە وە خۆیان بە شێوەی لەشکرێک وەستاون لە پێشی ڤایرۆسەکە ئەم بیرۆکەی تەنها بۆ سلێمانی نییە کە من بتم بیکەم قەباری تابلۆکە 2 مەتر بە مەتر و هەشتایە کە ئێشتا هەفتێک 2 هەفتە کارکردنی تاماوە بۆی کەوا دوایەوە دەمێکە سەرقاڵی دروستکردنی تقریباً بۆ ئەمڕۆ 30 بۆ 35 ڕۆژە بێ من کە ئیشی تیاکەم چونکە ئیشەکە گەورەیە و پێویستی بۆی کاتی زیاتری بێ بڵێ ئەم پرۆژەی من بریتینە لەوەی کە من هاتبێتم سلێمانیم جاکردبێتەوە بەسەرەن بچێتە بابیەوەی من بۆ بە سلێمانی نا
بەڵام خۆتە زانیکاری هوەری دایمە هەممە لانی مادی ئەوێ وە کاتی ئەوێ من پێم خۆشە بۆ هەر شارێکی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ چونکە هەر دکتۆرێک لە هەر شارێک بێ بۆ ئێمە دکتۆرێکی سلێمانیە چونکە لە هەولێریش هەر پارێزگاری لە هاوڵاتێکی منەکە لە دوهۆکیش بە هەمان شێوە کە سوکار و دۆستی من پێم خۆشە بۆ هەموو شارێکی کوردستان ئێمە کارێکی وا بکەین و باگراوندی شارەکە بخینە زۆر جاریژەم قسەیە لە هوەرمەندان خۆیان شارچەتی دروستەکان من پێچەوانەوە بەڵام من وەکو ئەرکێکی سەرشانی خۆم ئەتوانم بڵێم من لە کوردستانە سلێمانیم خۆش بووە ئەمە مافێکی خۆمە کەسێکی هەولێری مافی خۆیەتی هەولێری خۆش بووە کەسێکتر مافی خۆیەتی دۆکی خۆش بووێ بەڵام لە کۆی بازنە خۆشەویستی و ئەخلاقی هوەریەکە من هەموو کوردستان بەشێکن لە دڵمان بەشێکن لە ڕۆحمان بەڵام لێرە من سلێمانی وە هەنگاوی یەکەم کردومە و لە ئایندا هەنگاوی دۆمان بۆ هەولێر و بۆ خانەقین و بۆ دوهۆک و بۆ زاخۆ بوانە پێم خۆشە هەموو قەستەخانەیەکی کوردستان من شانازی پێوەکەم تابلۆیەکی من بچێتە سەر دیواری ئەو نەخۆشخانە و تەنا شانازی بۆکەم لێ نووسابێ کامەرە قەراخی بێگومان کە کامەران ئەم تابلۆ کووتە کە ماوەی ئیشکردنی 2 هەفتەی تیا ماوە تاکو تەوابێت پێشکەشەکەی بەکوێ لەکوێدا ئەندرێ شوێنەکە دیاری کراوە یا خۆتەوە جارێ ماوە من نازام لەکوێدانە ئەوەی ئەرک بۆ لەسەر شانی من پێشکەشەکەم بە خەستەخانە و بۆ کارمەند و بۆ دکتۆرە ئازیزانەی کە خۆنەویستانە شەو ڕۆژ ئێمە لە ماڵەوە بووین پێی بێتاقەت بووین ئەوان لە نەخۆشخانە و بۆ کەل و پەل و جل و بەرگەوە کە دڵنیام جلوبەرگەکە خۆی بخۆی لەبەرکردنی ئەو جلوبەرگە بۆ خۆی ئەرکێکی زۆر سەختە دەبم بەستنی ئەو ماسکانە ئەرکێکی زۆر ئاسان نییە تۆ بتوانانی چەند کاتژمێرێک بەم ماسکەوە پاشانیش لەگەڵ چیا لەگەڵ ڤایرۆسێک ئاجەنگی کە نازانی ئەم ڤایرۆسە لەکوێیە بۆیە بەڕاستی من کە کارەکە تەواو بوو وەکو گروپی هوەری دڵخواز سەردانی ئەو بە ڕێزاناکەین و پێشکەشیانەکەین خۆیان لە هەر شوێنێک دای بنێن شایستیان بێگومان کە بەداخەوە کە چەندین پزیشک و کارمەندی تەندروستیش بۆی ڤایرۆسەکەەوە کە کۆچی دواییان کردووارە ماڵاوایان لێکەین ماڵاویان لێکردین هزار درود لە ڕوحی پاکیان ئینشەڵا ڕوحیان شاد دەبێت و جێ بەهەشتە بێ کە کامەران باسی گروپی هوەری دڵخواز دەکرد بێگومان کە ئەم گروپە تەمەنی زۆر نییە کە پێشتیش لە پرۆگرامەکانی ڕابردووە باسمان ئەم گروپ و کار و چالاکی هوەرەکانی کردووە بەڵام ئێوە هەر بەردەوامن لە کارکردن و دڵنیاشم کا پرۆژەی زۆر نێو باشتان پێ وەکو گروپەکە لە ئێستا سەرقاڵی چیم وەکو گروپەکە گروپی هوەری دڵخواز وا بۆ 4 ساڵێکە چێ ئیشەکە و نەوەستاوی خۆشبەختانە کۆمەڵێک هونەرمەندی زۆر باش هەر لە خانەقین و هەتا زاخۆ پشتگیرمانەکەن چونکە ئێمە بۆ ڕوحێتە کارەکەین کە ئەمانەوێت هونەرمەند کارەکانی بگاتە ئاستێکە شایستە بێ و بە تایبەتیش ئیش لەسەر هونەرمەندی گەنج کە پێویستیان بۆی هاوکاری بکەین کار و پرۆژەکانمان بەداخەوەکو باسماگەر لەم کاتی کەرنتینەکردن و ئەم ڤایرۆسە ڕەزا قورسەکە بەڕاستی هەموو پرۆگرام و بەرنمەکانی ژیانی هەمومانیان تێکداوە بەڵام ئێمە نەوەستاوین ئێستا ئەمانەوێت لە دوای کۆرۆنا یاخود لە سەردەمی کۆرۆناشە ناکرێ هەمومان دانیشین و لە دوور و سەیری ئەمە بکەین ئەکری ئێمە تێپەڕێنین ئەو ئەکرێ ئێمە لەگەڵ ئەم ڤایرۆسا ڕابین چونکە لەوانەیە ڤایرۆسا کاتێکی زیاتر لەگەڵمان بەڵام گرنگ یەک شتە دوایەوە سەر بابەتە چۆن خۆمان بپارێزی چۆن لە بینی من و کەسی بەرامبەرە ئەو مۆدایە بۆرگین چۆن بتوانین لە کاتی قەڵەباڵەکانە ئەو ماسکە بەکاربێنین ئەو ڕێکارە تەندروستیانەی کە دکتۆرەکان پێمانەڵێن دەست بشۆین و پاک و تەمیز ڕاوەگرین ئەکرێ بەم ڕێکارانە ئێمە خۆمانی لێ پارێزین توانێت لە ئێستا کارە هوەرەکان بەرداوامی هەبێت ئێمە ئێستا لە ئامادەکاریەکەین گەلەری و هەروە هەموو کارە هوەرەکان بەردامێ بەڵام وەکوتە وەکو ڕێنمایەکان بەتاکید ناکرێ هوەر خۆی ئێمە لە پێش کۆرۆنا هوەر لە وڵاتی ئێمە لە ئاستێکی باشانە بووە جا ئەمە گەر کۆرۆناژاتێتە پێشەوە ئەو ئاستەژە لابەرین کەواتە ئێمە بۆ خۆمانە بین بە زۆنگاوێک و لە شوێنی خۆیان هەموو شتە سفرە بێتەوە چونکە بەتاکید لە هەر شوێنێکی دنیا لە ماڵێکە هوەر بوونی نەبوو هیچ شتێ بوونی نییە هەر من زۆر جارەڵم لە خۆگۆڕینتەوە لە داخستنی سفرەکەتەوە پێویستی بە هوەرە هەتا ئەو کاتێک شتە ناو جێگەشت و ئەنویت ئەنی هەموو ساتەکان تۆ هوەر لەگەڵ تا ئاژیت ئیتر تۆ هەر کەسە و بە شێوەی خۆی هەیە هوەرمەند نییە بەڵامەچێتە بازار بۆ پارچەی قوماش 20 دوکانەگەڕێ ئەمە تەنسیقێکەکەواتە ئیشێکی هوەریە گروپی هوەری دڵخواز ئێستا لە ئامادەکاریان پێشانگایە بکەینەوە لە شاری بەغداد پێشانگاکە ئەمانەوێت کارکەین لەسەر ئەو بارودۆخە سیاسی و گەندەڵی و ئیداری کە ئێستا هەیە و بۆ ئێمە چۆن دەورمان هەبێ وەکو من لە یەک دوو جا باسم کردووە هوەر نابێ بریتی بێ لەوەی کەوا تۆ چەند ڕەنگێ بخەیتە سەر تابلویەک و چەند هێڵێکت هەبێ و تەواو
بەزدانی جوانی ئەبێ پەیامت هەبێ ئەم پەیامە وەکو ئێستا باسمان کرد لە ڕووی تەندروستیەوە بێ پەیامت هەبێ کاتێک بارودۆخێکی نەخوازرا و بەسەر گەلەکەتایە ئەبێ پەیامت هەبێ کاتێک گەندەڵی و سیاسیەکی پەیامت هەبێ ئێستا ئێمە ئەمانێ ئەم پەیامە گەندەڵە ئەم پەیامە فەسادە ئیداریە ئەگەینە شاری بەغداد و پاشان لە شاری سلێمانی دیسان نمایشەکەین وەگەر بۆمان بکرێت چونکە ئەمە پێویستی بە ئیمکانیەتە لە هەولێریش نمایشی بکەین لە شارەکانی تیژ نمایشی بکەین لە کۆتایی لێرەشە بۆیە لە داواکەم سەرجە هونەرمەندانی کوردستان ئەوەی کە ئێوە بەشدار بێت تاکو ئێستا وەکو چەند شێوەکارن حدودی 50 بۆ 55 شێوەکار لەگەڵمانە تەقدیمان کرۆ کە لەگەڵمانە بن لەبەرێ گروپێکمان هەیە لەم گروپا کارەکان هین یەکتی بەڵام شێوەکاری کەش ئەتوانێت لە شارەکانی کەشەوە سانسۆرمان لەسەر هیچ هونەرمەندێک نییە چونکە بەجددی ئێمە هەموو هونەرمەندێکمان خۆشێ هیچ ڕقەبەرایەتی لەگەڵ هیچ هونەرمەندێکیش ناکەین هەر هونەرمەندێکیش ڕقی لە ئێمەیە ئێمە چاوی ماچەکەین و گەت نیازاکەین چونکە هیچمان نییە بەرامبەر بەکەس بۆی ئەڵێن نەهاتوین هەڵی بژێرین بڵین فڵان هونەرمەند ئەوە بەشدار بێت هەر هونەرمەندێک ئێوە بەشدار بێت لەو پێشانگایە تابلۆکانی بنێرێ بەڵام یەک مەرجمان هەیە لە ڕووی قەباری تابلۆکەی مەسەن لە مەتر بە هەفتا گەورەتر نەبێ و پاشان لە ڕێگەی لیژنەیەکی هونەریەوە کارەکان هەڵبژێریت هەر کارێک تەواو نەکراو بێ من ناڵم کاری خراپ تەواو نەکراو بێ ئەگەڕێتەوە لای هونەرمەندەکە و بۆ جارێکتر فرسەتێتی ئەمە کەی بە تەمان ئەم پێشانگایە ئەم پێشانگایە کۆتا ڕۆژی وەرگرتنی تابلۆکان 1/11 واتە 1/11 2/11 کار وەرناگرین تا 1/11 هەر لە مانگی 11 لە ناوەڕاستی مانگ 11 پێشانگاکە کرێتەوە لە شاری بەغداد و ئەو کاتە هونەرمەندەکان کۆمەڵی هونەرمەندیش لەگەڵ ڕچکەمە ئەمە یکەم کارمان نییە ئەمە دووهەمین کارمانە لە پرۆژە لە شاری بەغداد ئەو پار بوو ئەمە 27 هونەرمەندیش لەسەر ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری بەغداد چوونە ئەوێ بە هەموو مەساریفێکەوە ئەمە دووهەمین کارمانە لە بەغداد لەم کارە ینی چەند هونەرمەند ئەتوانێت بچێت ناتوانێت بچین لەگەڵ ئەوانە قسەکەی بزانین ئەوان ئایا چونکە ئیمکانێتی ئەم ساڵ لەگەڵ ساڵین تا زۆری تۆ 27 نەرمەدە بە تیارە بەری تو بهێنیتەوە ئوتێل و خواردنمانە کارێکی قورس ئاسان نییە دڵنیام ئەم ساڵی چەند هونەرمەندێک لەگەڵی هەر سەفەر ئەکا و دڵنیا هونەرمەندانی شەکەم ئەو هونەرمەندانی کە هەڵ ئەبژێرن بە قورئان ناوەکان هەڵ بژێرین ئەوە نیە بڵین ئێمە خۆمان دەستنیشانمان کردوێ هاوڕێتی و خزم ناخوات چەند هونەرمەند بەشدار بوو بۆ نمونە 15 هونەرمەند بۆ هەیە سەفەرکە ئێمە ناوەکان هەڵە بژێرین بە حزوری خۆیان و ئەو هونەرمەندان لەگەڵ یاڕۆن بۆی وازدەراتی و خزم خزمێنە بێت بێگومان دڵنیام کە کارێکی زۆر جوان و سەرکەوتووە بێت و لە کاتی خۆشە پرۆگرامی تایبەتی لەسەرەکەین هیوادارم کە پێشانگایە بە زووترین کات کارەکانی تاو بێت کاکەمبەران ئەمەوە پرسم کە باسە لەوە کرد کە پێویستە هونەر یاخود هونەر بە شێوەیەکی گشتی و هەروە خودی هونەرمەندەکە خۆشی لە هەموو بارودۆخێکە ینی پەیام و هەروە کاری هەبێت هونەر نابێت لە هەموو بارودۆخێکە یاخود لە هیچ بارودۆخەکە هونەر نابێت بوەستێنرا ئایا پێت وایە کە هونەر ئەتوانێت ئەو کاریگەریە دروست بکات ینی لەسەر بارودۆخەکان لەسەر ئەو کارانەی کە تو ئەتەبێت کە پەیامەکەتی تیا بگەێنیت پێت وایە سە بۆ نمونە ئەم پێشانگای کە باسمان کرد کە لەسەر بارودۆخی سیاسی و هەروە گەندەڵی و ئەم شتانە پێت وایە کە کاریگەرێکی باش بەجێڵێ بە تایبەت ینی لەم وڵاتەیە ئەگەر ترسنۆک نەبین جەری بین بەڵێ ئەگەر مەسەن ئەو کاری کە ئەیکەی بە قەنەعەتەوە بیکەی هەدەفێکی تر لە پشتەوە نەبێ بۆ نمونە تۆ لە پێناوی مادیە بیکەی بەڵکو لە پێناوی ئەو ئەخلاقیە هونەریە بیکەی بەڵێ سەرکەوتووە بی لە هەموو دنیاە سیاسی و دەسەڵات لە هونەر و ڕاگەاندن نەترسن هەر سیاسیەک بکەوێتە بەر حملەی هونەر و ڕاگەاندکار مستحیل لە شوێنی پێلێژ نەبێ ئەگەر بۆ مۆڕاڵە هونەریەوە بیکە ینی تۆ نەی بۆکو نمایشێک زۆر جار نمایشی هونەری هەیە لە جیاتی ئەوەی کە کار لەسەرەوە بکەی سیاسیەکە لابەری پشت ئەستورتری ئەەکەی هەندێک کار واد لێکە تۆ سار دەکاتەوە بۆیە ئەگەر بۆ ئەخلاقە هونەریەوە کە هەدەفت بێ دەورت هەبێ لە گۆڕانکاری دەورت هەبێ لەوەی چۆن پەیامەکەت بە ئەخلاقەوە بگەینی بەڵێ دەوری ئەبێت و زۆ بە باشیش دەوری ئەبێت چونکە هونەر یەکێکە لەو فاکتەرە سانسیانی کە ئەتوانێت ڕاستەوخۆ کار بکات لە کەسی بەرامبەر باشە زۆر جاریش هەندێک یاخود بەشێک لە هونەرمەندان هەیە کە کارە هونەرەکانیان وەکو پیا هەڵدانێک بۆ نمونە بۆ سیاسەکان یاخود بۆ هەر لایەنێک بێت تەرخانەکان پێت وایە ئەمە شتێکی ڕاستە ئەمەشیان دروستە ئەتواندرێت هەم وەکو ڕەخنەگرتن وەکو چەکێکی ڕەخنەگرتن بەکاربهێنرێت هەم وەکو پیا هەڵدانیش
بەتاکیید لە هەموو شوێنەکە هەیە قەڵەم فرۆشەیە وەکو باسەکرێ تابلۆ فرۆشە ینی تۆ ئیکێتە خزمەتی کەسایەتێکەوە بەڵام هەندێک سیاسیش هەیە بە ئەخلاقا شایانی ئەوەیە کە تۆ پشگیری لێ بکەیت هەندێک خۆ ئەم وڵاتەش بەم شێوەیە نییە هەموو سیاسیەکان زەربی سفرکرێ کەمێک بەشێک لە سیاسی زۆر جوان تا ئێسش ماوەتەوە هەندێک لە سیاسی هەیە تا ئێسش نیتوانیوە لە شوێنێکە پۆستێکی سیادی وا وەرگێ کە بتوانێ ئیشکە من لەوانێ زۆر جا بەرکەوتنم بوو بێ لەمە خۆی ئەڵێ من نەمتوانی ئەمە وەرگرم لە بەروی زانیمە ناتوانم ئیشکەم ناتوانم خزمەت بۆ بکەم بۆیە هەندێک سیاسی هەیە ئەبێ ڕێزیان لێ بژیرێ و هەندێک سیاسیش هەیە ئەبێت ئەوەندە ئاستیان نەزم بکرێتەوە کە وجودیان نەمێنێ لە مێژوویشە خۆزگە سیاسیەکانی ئێمە لە دوای ڕزگارکردنی کوردستان هەمویان بەو کەرامەتەوە دابنیشتنایە بڕوات بە ئێستا وای لێ هات دەیانی وەکو ئێمە بەمان یەکسەرەت دەست ناکە و کە ڕسمی بگری لەگەڵیانە ڕسمیان لەگەڵا بگری خۆم سیاسیانی ئێمە لە شاخ و لە دەرەوە بڕوا بێ خزمەتێکی زۆری کوردیان کردووە خزمەتێکی زۆری کوردایەتیان کردووە خوێنیان ناوە خزمەتی بەڵام بەداخەوە لە دوای داخڵبوونیان بە شەقام و لە دوای داخڵبوونیان بە کۆمپانیا و بە سەرمایهداری و بە پارە و بە بانقەکانیان کۆمەڵێ بەهای ئەخلاقی خۆیانیان لەدەستدا بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێکیان زۆر بە جوانی ماونێتەوە ئەکرێ ئێمە خزمەت بەم جوانانە بکەین و ناشرینەکانی ژوەلانی و ئەمەش خۆفرۆشتن نییە بە حیزبێکە خود بەلایەن هەر کەسێک جوان بێت من قەنەعەتم وایە خۆفرۆشی نییە یەخۆ هەر لە ناو هونەری شاهەیە هونەرمەندی واشەیە شایانی و نێمەرحەبایکی لە ناو نەک سیاسیە لە ناو شاعیرەکانی شایە لە هەموو بوارەکان بەڵام ئەوەی ئێستا فۆکسەکە زۆر لەسەر سیاسەکانە بەڵام من ئەڵێم ئەمە قسەی خۆمەوە ئەیژڵێم و سەحیبی قسەی خۆشم لە ناو سیاسەکانیشە کەسایەتی زۆر جوان ماوە بێکمان وایە هیوادارن کە نمونیان زۆر بێ و کەسایەتی جوانانە و خزمەت بە میلەتی کورد بکەن کاکەمەران ئەمە بپرسم کە وەکو گەلێرەکە گەلەری دڵخواست کە خۆتۆکو بەڕێوەبەری گەلێرەکە ئێستا لەوێ کارەکەیت و وەکو باسیشمان کرد کە بەهۆی کەرەنتینۆ ڤایرۆسی کۆرۆنا بێگومان کارەکانی ئێوەش ڕاوەستاوە وەکو گەلێرەکە وەکو پلانی داهاتووتان چییە ئەتانەوێت چی بکەن کە وەکو خۆشە داماژە پێکرد کە ئامانجی گروپی هونەری دڵخواز و هەروەکو گەلێرەکەش ئەوەیە کە خزمەت بە گەنجام بکەن بە بەم گەنجانی کە تازا پێ ئەگەن و هەروە دەرەکەون ئەتانێت توانەکانی ئەوان دەربخەن گەلێرەکەمان نەوەستاوە ئێستش لە هزار پێشانگایتیایە چونکە پێش کەرنتینێمە پێشانگایەکی وەرزیمان کردەوە بۆ 23 بۆ 24 هونەرمەند و پێشانگایکە هەتا ئێستش بەردەوامە و ئێمە هەموو ڕۆژێک لە سەعان و هەتا 6 ئێوارە گەلێرێکاکەینەوە زۆرێک لە خەڵکانیان ئێستش تاکوتەرا سەردانی و شوێنە ناکەن و جەوێکی زۆر هوەری زۆر جوانە ڕاستە گەلێرەکەمان تۆزێ بچووکە بەڵام زۆر جوانە و بەش بە حاڵی خۆمان ئێمە تموحمان زۆر لەمە گەورەترە هەتوانم بڵێم ئەم گەلەریە وەک دەست پێک کارمان کردووە لەوانەیە لە هەر بارودۆخێکی ترا گۆڕانکاریەکە بێ ئێمە ئەم گەلەریە بەرەو فراوانتر بڕوە گەورەتر بڕوە تەسەور ئەەکەم ئێمە ئەم گەلەریە هەتا ئەم ساتەش توانی بێتمان نەک زۆر توانی بێتمان خزمەتێکی کەممان کرد بێ بە هونەرمەندی کورد هەر تا گەنج و بە ئەزمۆنیش ئێستش ڕۆژانە سەردانمان ئەکرێت بەڵام بەحۆی ئەم ڤایرۆسە نەجیسەوە کە هەموو وەزعێکی لێ تێگەین لە ماڵیشەوە لە دەریشەوە تەسەورەکەم وردە خەڵک خەریکە ڕایە لەگەڵ وەزعەکە و ڕێکارە تەندروستیەکانە گرێتە بەر ئەتر پێشانگا شتێکی نوێشی تیاکرێتەوە و بەڵێ ئەمە و پێشانگایەک ئێستا هەر لە بۆ کاکفاروق و نەرمەندێکی زۆر جوانی شاری لە خۆی خاڵێکی ساری شاری سلێمانی بەڵام لە هەولێر دانیشێ کۆمەڵی ئیشیە ناوە ئیشی ئەلوانمایی زۆر جوانە و قسەمان لەگەڵ کردوکەوە چۆن توانین لە دوای ئەمە پێشانگایەکیش بۆ بکەینەوە لێرە هیوادارم کە هەرگیز کارەکانتان ناوەسەت و هەروە بەردەوام بن کاکەمەرانوەکو گروپەکە هەروکو گروپی هونەری دڵخواست و ئەو شێوە کارە ئازیز و خۆشەویستانەی کە لەگەڵ ئێوەن پەیکەرێکتان دروست کردووە کە بەتەمان لە شاری خانەقین کە پەردە لەسەر ئەم پەیکەرە لا ببرێت کە تا ئێستا پەردەی لەسەر لا نەبراوە بەڵام پەیکەرەکە ئامادەیە پێم خۆشەکەمێک بە زانیاریمان بێتێ لەسەر پەیکەرەکە چییە پەیکەرەکە کەی پەردەی لەسەر لاورێت ماوەی چەندێ سەرقاڵی دروستکردنی بوون ئەم پەیکەرە ساڵێک و تقریبان بۆ ساڵێ زیاترە بێ کە ئیشی لەسەر کراوە باز لە حەدەسێکی مێژووی ئەکات ساڵی 1916 لە سەفەربەلکا ڕوویاوە لە خانەقین لە ساڵی 1916 خەڵکی خانەقین تووشی قات و قڕی و برسیەتێکی زۆر ئەبن ئەوە بێ بەشێک لە شۆڕە سوارانی خانەقین کە ئێمە نمایشمان کردو بە جیداریەک و لەگەڵ فیگەرێکی گەورەیە ئەڵە کوتنە سەر ئەمبارەکانی ئەمباری ئینگلیزەکان لە گەیلان غەرب دیارە ئەو کاتە ئەوان دەوڵەمەندتر بوونە
هەموو پێداویستی و خواردەمەنەکانی ئەمبارەکەینەوە بۆ خانەقین و خەڵکی خانەقین لەو برسێتی و نەهامەتیە ڕزگارەکەن لەم کێشەیە کە سەردان و ڕۆشتن و تامان پێکدان بووە یەکێک لەوانە علی هەمەدانی تایە کە شەهید ئەبێت و بە تەرمەکەی هێننەوە بەشان بۆ خانەقین لێرە ئەم بیرۆکە لەمەوە وەرگیراوە ئەوەیە فیگەرێک دروست بۆ لەسەرەوە کە نمایش لە علی هەمەدانیەکە کە 3 متر و 75 سانتیم بەرزە بە مادەی برۆنز لە ژێریشە دیواربندیەکەیە دیواربندیەکە بە مەتر بە 3 متر و 30 سانتیم ئەو کاتام کارە لە پێشبڕکیەکی هوەریە لە 23 هوەرمەند بۆ هوەرمەند دکتۆر ئازاد جەمال دەرچوو و کارەکەش بەڕێزیان گەوریان کردووە و ئێستا لە شاری خانەقین هەموو ئامادەکاریی بۆ کراوە بەڵام پێم وایە بەهۆی ئەو گەرمایی کە لە خانەقین غیرەت ناکەین بچین زۆر گەرمە ئێمە پەیکەکەمان دانا بڕای بەجاروا بوو سێجا موبایلە گیرفانمان نەکوژایەوە یەک دانەماندا نبوو بەس بە سێد ئاوی هێناوی کرد بە سەرمانە جا لە هەمووشی خۆشترە بوو برادرانی خانەقین خۆیان لەگەڵ گەرماگە ڕاتە بوو هادی وەڵا بابە ئەمڕۆ زۆر فێنکە کۆرە بابە فێنگی جێتم وەڵای ئەمە مردین چاوەڕێن تۆزێک ئەم وەزعەت فێنک بێتەوە پەردەی لەسەر وڵی کاک بەختیاروتی لەسەر لەبەر گەرماکەی تۆز گەرماکە باشکە ئەچین پەردەی لەسەر زۆر گەرمە بڵێ خۆناشکە بە شەو لای بێت بێگومان شوێنەکەی ینی لەکوێی شاری لە بەرامبەر باخچەی توژەڵەیە شوێنێکی زۆر جوانە سنتەری شارە و ئیشێکی زۆر جوانە بێشە دەستان خۆش بێت وە هیوادارم بە زووترین کات پەردەی لەسەر لا ببرێت و شوێنێک ببێچین ئیشاڵڵا بردە بردەیتەرەوە کەش و هەوا فێنەکە بێت ئەوە لێرە لەوێنە لێرە کەش و هەواکە زۆر فەرقی هەیە لە چاو شارەکانی ترە بەڵامی تر هیواداری نایتر ئەم گەرمە بۆ ڕۆماڵ ئەوایمان لەگەڵوەرزی بەشم لەگەڵ گەرماکە تا کۆرۆناکە بۆیان و تا گەرما بێت کۆرۆنا زەعیفە بێم جایبڕی بەشم لەگەڵ گەرماکە کۆرۆناکەش زیاتر دەشانەی سند زۆر باشە کاکامەران دروستکردنی پەیکەر بە تایبەت وەکو پێشتریش کە باسمان کردو لە پرۆگرامەکانی کەیە کە سیمایەکی جوانیانی بۆ شارە ئەبەخشێ بۆ شوێنێک کە تۆ پەیکەرەکەی لێدانێک و تێکێسان پەیکەرە حەدەسێکی مێژوویە ڕووداوێکی مێژوویە کە تایبەتە بە خانەقینی خۆشەویست تا چەند گرنگانی لە شارەکانی کەشی تر گرنگی بۆ بدرێت کە ئاوا پەیکەر لەسەر ڕووداوی مێژوی و لەسەر ڕوودا و کارەساتەکانی کە دروست کرێت و دانرێت لە ناو شارە ئێستا هەیە وەکو ئەتوانین بڵێن کە ژمارەێکی باش لە پەیکەر هەیە لە ناو شاری سلێمانی و لە شارەکانی کێشە بەڵێ پەیکەر پەرتووکێکی کراوەیە هەر شارێک پێم وایە قسەیە جای تیژ و تومە هەر شارێکە داخڵ ئەبی لە پێشە شەقامەکانە بینی کە شەقامت بینی واتە ئاستی خزمەتکردن لەم شارە پیشامەدرەش کە پەیکەرت بینی واتە ئەم شارە شارێکی زیندووە شارێکی هونەرپەروەرە کە گەلەریت بینی لە هەر شارێکە واتە ئەم شارە شارێکی هونەردۆستن تەعاملکردن لەگەڵیانە هەڵس و کەوتکردن لەگەڵیانە مەترسە چونکە کراون بۆیە پەیکەر ڕاستەخۆ پەیامەگەێنێ هەر شارێک پەیکەری تیانە بوو خاڵی بوو واتە خاڵی لە معریفە یان خۆت بە کوردەکەی خۆمان بڵین عەقڵیان پێی نەشکاوە بۆیە زۆر گرنگە پەیکەر ئەو پەیامە هونەری خۆی ئەگەیەنێت گرنگە بوونی پەیکەر لە شەقامەکان لە تەنانەت ئەتوانم بڵێم لە ماڵەکان لە هەر شوێنێک کە جوانی تایە نمایشە بکرێ گرنگە بوونی پەیکەر هەبێ بەڵام پەیکەر چ پەیکەرێک ئێمە هەتا ئەم ساتە وەختە بە پەیکەرەکانیش کە خۆمان دامان ناوە تێبینی زۆرمان هەیە لە سەریان ینی بەوانی خۆشمانەوە ئەگەرەوە چی کارەکان خراپە ئەگەرەوە چی پەیکەر لە هەموو دنیاەکە بکرێ ئەبێت تۆ دەستکراوە بی نابێت بۆ دیاریکرێ بۆ جێ بۆ دیاری بکرێ بڵێن تۆ بێم پەیکەرە مەسەنەن بە 30 میلیۆن تاویکەی بە 40 میلیۆن تاویکە کە تۆ بۆ تۆ ئەبێت چی بکەی بێ ڕەزیلی بکەیت کە ڕەزیلی شکرد ناتوانی ئەو شتێک کە ئەتەوێ بیگەێنی بۆیە گرنگە پەیکەر هەم ڕقابەیەکی هونەری لەسەر بێ و گرنگە دەستکراوە بی لە دروستکردنی لە هەن لە ڕووی مەتریاڵەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی بودجەوە واتە من ئەتوانین ئێمە توانین پەیکەرێ دروستکەین بە 30 میلیۆن وەشتوانین پەیکەرێ دروستکەی بە 30 دەفتەر بەڵام ئەمەی 30 دەفتەرەکە و 30 میلیۆنەکە لە چیا فەرقی هەیە هەم لە ڕووی کوالیتی لە ڕووی پەیامەکەت لە ڕووی جوانی لە ڕووی کات زۆر گرنگە
لەبەرەوە کاڵ و کرچی پیکەر لە وڵاتی ئێمە هەمووی پەیوەندی هەیە بەسەر بودجەکەیەوە سەر ئەو پارەی کە بۆی تەرخانەکرێت. کاتە پێ دوای پەیکەرانەی کە ئەمە لایەکی هەمی ئەوە کاڵ و کرچی پێ ڕزیلی بۆی ئێمەشەوە من ناڵێم ئەو ئێمە زۆر پێفێکتە بەڵام توانم بڵێم ئەوی ئێمە کە دوو پەیکەرمان داناوە بڕۆنس تا ئێستا تەحەداکەم تا ئێستا لە سلێمانی و لە کوردستانە پەیکەری بڕۆن زۆر کەم بەڵام ئێمە بۆ پەلاماری ئەم مەتریاڵەمانە ئەمانوێ ئاشنایکەین بە خەڵک ئاشنایکەین بەو کەسانی کە ئەیانەوێ پەیکەر دروستکەن دوورکەوینەوە لە چیمەنتۆ و لە کۆمەڵی موادی تر کە مانەوەی زۆر کەمە. شتێکی تر زۆر گرنگە ئیڵێم خۆزگە پەیکەر لە وڵاتی ئێمە دوورکەوتینایەتەوە لە عیلاقاتی پەیوەندی شخصی. ئێمە دوو کارمان کردو هەردووکی بە مسابقە کردومانە نەهاتوین کەسێک تهدیدکەین بۆیە زۆر گرنگە ئەم جۆرە ڕاوێژە هەبێت لە ناوهونەری کوردیە و بە تایبەتیش پەیکەر بۆیە من تاوانم نییە بەیانی ئێمە دەرەوە هیچ شتێک نە بۆ کاتێک زان پەیکەر بە چاومە قوت بۆتەوە و من تاوانم چیەکەم پەیکەرە ڕۆژانە بیبینم کە زۆر جار پەیوەندی بەسەر منەوە نییە یعنی پەیکەر هەیە پەیوەندی بەسەر چەند کەسێکەوە هەیە ئەمە نابێت بە مڵکی گەل بۆیە گرنگە کا لەسەر ئەمە زۆر بەجددی بکرێتەوە هەی پەیکەرێکرا بجێ کراوەی بۆ بکرێت بە تایبەتی لەلایەن حکوومەتەوە بێگومان دەسەکانە خۆشکا کامەران کاتی پرۆگرامەکەم هیچ ناماوە هیچ شتێکماوە کە باسمان نەکرد بێت یاخودەکە شتێکی شەبێ لە کۆتایی ئەفر. وەڵام من بەس ئەو ناڵێم پامێکم هەیە بۆ خەڵکی خۆم بۆ کەسوکاری خۆم بۆ خەڵکی شارەکان بۆ خەڵکی کوردستان تکای لەم ڤایرۆسە با پابند بین بە کۆمەڵی ڕێکاری تەندروستی ئەو ڕێکارە تەندروستیانی کە ڕۆژانە ئەوتێتەوە بڕوات بێ ئەمە بۆ گاڵتە پێکردنی ئەمە بۆ خزمەتکردنە. ئەم ڤایرۆسە بوونی هەیە زۆر خەتەرناکە زۆر ترسناکە کەس ناناسی هەر ئەوەندەش هاتە لە شەت و جسمتەوە اینجا پەشیمانە بیتەوە لەبەرەوەی کوڕە و کوڕەیە کەجە و کچەیە پیا و پیاوەژنە و ژنی ئەم ڤایرۆسە نەگرێ و بە عقلی لی لە کۆتایە بڵێ من نەمگر پۆز لێ ئەوە پۆزە دەگومان وایە دەسەکانە خۆشکا کامەرانیان زۆر سپاس بۆ هەموو زانیارەکان بارە بۆ پەیامە جوانەشت هیوای بەرداوامی و لەش ساخی بۆ بەڕێزیشە دەخوازم. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کاتەوەی پرۆگرامەکە بۆ دڵی ئێوە بێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان نەبوون دووبارە بە هیوای تەندروستێکی باش بۆ گەشت لایەکتان خواتان لەگەڵ.